ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. ئەمڕۆ 26 دوی 2023 من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری گفتوگۆی تایبەتن لەگەڵ هاوڕێ فاتح شێخ. ئەمڕۆ 368 ڕۆژ تێئەپەڕێ بەسەر هێرشی رووسیا پەلاماری رووسیا بۆ سەر ئۆکرانیا و کەوتنەوەی جەنگێک کە هەموو ئەزانینکەی دەستی پێ کردووە چ سەعاتێک، بەڵام زۆر زەحمەتە و زۆر ئەستەمەکە بزانرێت کەی و هەندێک هەڵێن چ ساڵێک تەواوە بێ. پیاسەی ناو پارچێکە 368 ڕۆژ لەمەوبەر و ماوەیەک بەر لەوەش پوتین ئاوا وەڵامی ئەو کەسانیدا بۆ کە دوو دڵ بوون بەرامبەر بە جەنگێک کە بەرامبەر ئۆکرانیا بەرپاکرێ. سەر لە بەیانی ڕۆژی 24 مانگ ساعت 4 بەیانی تانکەکانی رووسیا هاتنە ناو چوونە ناو خاچی ئۆکرانیاەوە و بڕیار وا بوو 5 بوێ بۆ 3 پاژنیوەڕۆ 56 کیلۆمەتر لە تانک زرێپۆش بچنە ناو شاری کیفەوە و بەم جۆرە کۆتایی بەو ڕژێمە بێنن و ڕژێمێکی هاوپەیمانی رووسیا لە ئۆکرانیا بێتە سەرکار. بەڵام ئەمڕۆ پاش 12 مانگ زیاتر معلوم بوو کە ئەمە شەڕێکی وا سادە نەبوو، ئەوە هیچ کە پیاسەیەکی ناوپارچێک نەبوو وەک پۆتین ئەیوت، بەڵکو یەکێک بوو لەو ڕووداوانەی کە گەورەترین شەڕی دوای شەڕی جیهانی دووەمی لە ئەوروپایە خوڵقان و کەم چاودێر هەیە کە بە خاڵی وەرچەرخانی دنیای سەردەمی نەزانێ و قسە لە پێش جەنگی ئۆکرانیا و دوای جەنگی ئۆکرانیا نەکرێت. لەگەلێک لاوە باسی ئەم جەنگە کراوە بۆ هەمێتی کە بوویەتی زۆر میدیا و زۆر چاودێر لە گۆشەنیگای جۆر بە جۆرەوە باسی ئەم جەنگە و لێکدانەوەی لەسەر ئەم جەنگە کردووە. ئێمەش لە ساڵ ڕۆژی کەوتنەوەی ئەم کارەساتە گەورەیە بڕیارماندا کە گفتوگۆ لەگەڵ هاوڕێ فاتح شێخ بکەین کە ماوەیەکی زۆر بەر لەم جەنگە پێشبینی کەوتنەوەی شەڕێکی وەها و پەلامارێکی وەها لە ئەوروپا کردهبوو. لەگەڵ ئێوەی ئازیزا بەخێرهاتنی هاوڕێ فاتح شێخەکەم. ئەم کاتت باش هاوڕێ فاتح، زۆر خۆشحاڵم کە ئەم داوەتەی منت قوبوڵ کرد. دووبارە سپاس دەکەم کە ئەم جارەشیان توانیت بەشداری بەرنامەکانی کەناڵی هیوا بکەی. زۆر بەخێر بی. ئێوارە باش بۆ تۆ بەشەما بۆ کەناڵی هیوا هەمووانەیان لێمانی گیان لێمان. زۆر سپاس هاوڕێ فاتح. تەبان ئەم بەرنامەیەمان بە بینەرانمان ئاگادار بکەینەوە کە ئەم بەرنامەیەمان ئەبێتە دەستپێکی زنجیرەیەک بەرنامەی تر. هەفتەی ئایندە بڕیار وایە هەر پێکەوە سەبارەت بە 8 مارس و سەبارەت بە پەیوەندی جوڵانەوەی کارگەری یاخود پەیوەندی یاخود ئەو تێکەڵیەی لە نێوان جوڵانەوەی کارگەری و جوڵانەوەی ڕزگاری و بەرابەری ژن و پیاوە هەیە قسە لەسەرەوە بکەین بە بۆنەی نزیکبوونەوەی 8 مارسەوە. دوا بەدوای ئەوەش بڕیارێکی وامانداوە کە سەبارەت بە سۆشیالیزم و ئەگەری گۆڕانکاری سۆشیالیستی لەم ڕۆی دنیا بە تایبەتی لە ئێران قسە و باس بکەین. ئەمە دیارە ئەبێتە دوو بەرنامەوە، بەرنامەی دوای ئەوەشمان یاخود پێش ئەوەمان بە پێ ئەو تەرتیبەی کە خۆمان بڕیاری لەسەر دەین دواتر سەبارەت بە شیعرە بێ. ئێوە جگەلەوەی کە کاڵسوڕاوێکی سیاسین و 64 ساڵە لە بواری خەباتی سیاسیە جێپەنجەتان دیارە، بەڵام دیارە یەکێکشن لە سێ شاعیرە گەورەکەی کە داهێنەری شێری هاوچەرخن لە کوردستانی ئێرانە. بەو بۆنەوە من وازانم کە لەو بابەتەشە و لە ڕووی تیوریەوە کارت لەسەر شێعر و لەسەر بە تایبەتی شاری ئاڤانگارد کردووە، لەو بابەتەشەوە بەرنامەمانە بێ. بەرحاڵ ئەو ئاگاداریەم بۆ بینەران بۆ ئەو بوو کە بزانن کە ئەمە
بەشێکە لە زنجیرەیەک بەرنامە و متابعی ئەم کەناڵە بکەن و هەر لێرۆ بیریشم ناچێ بە هاوڕێیان و ئازیزان و ئارەزوومەندان لە بینین ئەم کەناڵە بکەم کە کەناڵی یوتیوبی هیوا سەبسکرایب بکەن و ئەو زەنگەش کە لەوەیە کلیکی بکەن بۆەوەی کە دوا ئاپدەیتەکانتان پێ بکە. هاوڕێ فاتیح وەخت زۆر نەبین لەمە زیاتر 7 دقەیەکمان ڕۆشتووە. من پێم خۆشە بۆ پرسیارە دەست پێ بکەم و ئەمە بابەتی یەکەممانە محور یەکەمانە بۆ گفتوگۆ کە ساڵێک دوای جەنگی ئۆکرانیا ئەم جەنگ ئێمەی بە کوێ گەیاندووە و ئێمە لە کوێ وەستاوین ئێستا؟ لە جێ خۆیان هەوەستانی کاکە ئەوەی کرد جێ خۆیان نەوەستاوە پوتینە و وڵەتەکەی و ئەرتیفەکەی مەسەلەیەکی مەسئول هەیە مەسەلەی شەڕەڵەن تۆ توانیت دەست پێ بکەیت بەڵام زۆر زەحمەتە دیاری بکەیت تەواو بێت یا چۆن تەواو بێت. ئەمە شتەیە کە تۆش بەڵام باس کرد کە پوتین بە تەمای چی بوو؟ پوتین تەنانەت ئێستاش کە ساڵێک تێپەر بووە هەر کەس لە رووسیا بڵێ ئەمە شەڕە ئەیدا بەدەمەکە پێم وایە ئەوە بڵێ عەمەلیات تایبەتی یعنی وای دانا وەک عەمەلیاتی تایبەتی هەڵمەتێکی تووپڕی بکا و مەسەلەکە تەواوکە بۆ جۆرەکە کوێ مەرامی بوو. من پێم وایە ئەگەر مەسەلەن ئەوەی بۆ شایەتە سەر یا مەسەلەن هەفتەیەکە هەفتا بۆ شایەتە سەر ئیتر ئەم شەڕە لایەنی جیهانی بۆ پێیان نەکا یا لایەنی جیهانیەکەی دەرنەکرێت بەڵام ئادام ڕۆژێکی چاوە هەفتە بە هەفتە مانگ و ئێستاشت ئەبێ بە ساڵ بۆ زیاتر دەکەوتووە شەڕە لایەنێکی جیهانی هەیە. من ناڵێم شەڕێکی جیهانی بەڵام ئەگەر کەسێک بڵێ با مەسەلەیەکی جیهانیە بەڵام جغرافیاتی ئۆکراینە پێم وانییە کە بتوانێت دلیل بێنێت لە دژی ئەمریکایە چونکە پێشووتری باسمان کردووە کەناڵەوە تر باسم کردو ساڵی 2020 خەیرانی ئابووری دەست پێ کردووە لە دنیا کە لە ئۆکتۆبری 2019 لایەن جیهانی IMF بانکە گەورەکانەوە پێشبینی کرابوو یعنی پێشەوەی کۆرۆنا دەست پێ بکا پێشبینی کرابوو کە لە ساڵ 2020 خەیرانێکی ئابووریدا خەیرانی 2008 قورستە بەربڵاو ئەمە ڕوویدا چونکە لە ئاخری 2019 سەرەتای 2020 کۆرۆنا پەرەی سنگ و بەشێکی داگیر کرد بۆ خۆی لە بەتایبەتی هێشتا ئەوروپا ئیتر ئەم قەیرانی کۆرۆنایە قەیرانی ئابووریەکەی بە جۆرێک داپۆشی کە دەوڵەتەکان توانیان زۆر باسی بکات من هیچ دەوڵەتێک ئینکاری کە ئەو قەیرانە ئابووریە قەیرانی ئابووری ئاوا تقریبا ئەوەندەی کە من شوێنم گرتووە تەجربەی خۆم لە توولی مەسەڵەن 30 ساڵی ڕابردووە خوێندنەوەی مێژووی قەیرانەکان ەوە هەر قەیرانەکان حاڵەتێکی پیا بکەم لە جێیەکە ئەگا بە شەڕ یا لە جەیەک شاوەنکە بگا بە شۆرش یعنی هەم شەڕ هەم شۆرش ئەتوانن بەرهەمی قەیرانی ئابووری بن قەیرانی ئابووری دنیای سەرمایە خاتە حەشەکێ کە حتمی نییە بەس لێ دەرچێت شەڕ وانەیە کە خەیرانێکی کێشە بە شۆڕش بەڵام ئەم پۆتەنسیێلە ئەم احتیمالە هەیە دلیلی شێوەیە بازێک لە
كان الشر بالركيوة نظام كان در پردن لروباری قیران فکن او و چند نام ذکر سالا قیران سال جاری با سرمایه‌داری هرناوا یعنی با قیران سرمایه‌داری ناس یا کسی بستر و جهانی یکم مخصوصا یا کسی برش و که مثلا در نصف قبل الله بسير وده من وقت كاس 2020 آسيا منطقة مقراني كلاهوية لأنه لبير مرة وش تكتبك لما يكتبك مع بدست كلاوس مديري رومي داووس نسيبه جريد ريسيت كادني سماه نظم استفادة ذلك هاتيك كاريف وبطل مخالفين ولا ولا تستورداني دولت وأيضا ما على كاريف يعني دي مهم جاي صاحبي لقى سايتك ألماني أنا آخر يوم فكروا بس شلون يبيني أبيش وتوي أجرم خمانم كارنكين يا أكيشة بالشورش يعني revolution يا أكيشة بviolence طبعا violence لزواني أو جورة كسانا معناه ذات معناه الشر يا الشر آجاوية لبروا استابينين كلباركوك هم كشاوتي بالشر لأوكرانيا هم كشاوتي بشورشك لريولوشنك لإيرانا جالبروا أم دوانا هردوكي برهمي أو خيراني بو معناه هو شون خيرانك جهانية شري أوكرانيش وتم أقل مثلا لدو حفتة سروبري بهاتاتيك لو أنا بو لاني جهانية كي زور درنكوي بلام أستا معلومة كجغرافيا كي كومالغاي أوكرانيا بيو ويران بو حتى موخي أسقاني ويران بو بلام تركشكي يعني أوشتاني كفري داوة أمشرا لباري اقتصادي ولباري هموشتكوا جهاني تقريبا بيكاوة يعني جهاني نالم جهاني داقرتوا ألم روشتوا بملاولا جهانا انقلاب إيران شورش إيران شوية شورش إيران راس الجغرافيا كي كومالغا إيرانا بلام روشناي و آوازي أم شورش إيرانا ومخصوصا لاني جناني أم شورش إيرانا تقريبا همو الدنيا روشن كردوتوا هاورو شمال دنگی من دێت لە لای تۆ بەڵێ دەنگی ئێوە دێ بەڵێ چونکە من خۆم وێنەکە نابینم لەبەرەوەیە چدام چلاتە وێنەکە نابینیت بەرحاڵ ئێوە هەن لەسەر ئینەکە هەن بەڵام ئشکالێک دروست بوو پێم وایە دوو وێنە هاتبوو بەڵام ئێوە هەنوو هیچ کێشەیەک نییە کێشەیەک نییە زۆر باش هیچ کێشەیەک نییە بەڵێ بەرحاڵ دەست خۆش بۆ ئەم پێشکێ بەڵام من چینە سەر باگراوندەکان یاخود ئەو فاکتەرانی کە کاریگەر بوون لە کەوتنەوەی ئەم شۆشە ئەگەر ئەم شۆشە وەکو تاوانێک ببینین هەمیشە لە لێکۆڵینەوە بڵین تاوانکاریەکان ئەوانەی کە لێکۆڵینەوەی جیناییەکەن ئەچەند سوودمەندەکان لە تاوانەکان دەستنیشانەکەن بۆی بزانین کێ ممکنە تاوانەکەی ئەنجام داوێ ئەگەر بەم ئەتیبارە سیر بکەین دەتوانین بڵین سەر تاپای دنیای سەرمایەداری لەم تاوانەیە هاوبەشە چونکە ئەوەی کە لە ئەم ساڵی ڕابردووە ڕوویدا لە هەژارکردن لە بێکارکردن لە دەربەدەرکردن لە برسێتی لە مایە پوچبوونی زۆر لە بڵین وردە بۆژوایی یا وردکە بۆژوایی لە هاتنە خوارەوەی ئاستی گوزەرانی خەڵک لە دڕندەیی زیاتری بازاری سەرمایە
لە قەمع و سەرکوتێک و ئێرهابێک کە بۆ بۆنەی شەڕەوە لە رووسیا بەرپا بووە و لەو بێدەنگکردنەی کە جوڵانەوەی کارگەری هەڵی بێدەنگکردنی لەسەر تاسەری دنیا لەگەڵەوەی کە قەیرانەکانی کۆرۆنا و قەیرانی هەمەلایانی سەرمایە هەمیشە پاڵ بە جەماوەری کارگەر و زەحمە کێشەوە بین ئەنێ بۆ ڕاپەڕین یاخود بۆ ناڕزای دەربڕین لانی کەم ئەگەر هەموو ئەمانە بخینە سەرێکەوەوانە بینین هەموو دنیای سەرمایە لە پشت ئەم تاوانەوەیەوە هەمویان بەشدارن تایە. بەڵام بەم معنایە دیارە ئەگەر هەموو دنیای سەرمایە بە بەشدار بێ ئەمە زۆر کۆمەک بە لێکدانەوە و تەحلیلی پاشخانەکان و فاکتەرە سەرەکیەکان ناکە. هەر لێکدانەوە ینی توێکاریکردن و دیاریکردنی و فاکتەرە سەرەکیانی کە بوون بەهۆی ئەم شەڕە ئەوەی کە بینرێت بەشێک لە بەشێکی زۆر لە چەپ لە ئەوروپا و بە تایبەت لەوەی پێوترێ بڵین جنوبی دنیاە گلۆبال ساوس بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆرەڵاتی ناوەڕاستیش کەمتر ئاماژە بە ڕۆڵ و بڵین کاریگەری ڕاستە و خۆی پۆتین و ڕژێمەکەی رووسیا لەم جەنگەکەن زۆرتر پێیان خۆشەوابی بێنن کە سەرمایهداری ینی غەرب و غەربی ژیانی ئەمریکا بە جۆرێک ئەمریکا لەلایەوان لە سەرمایهداریش هەتا گەورەترە بە جۆرێک ئەمریکا لە پشتی هەموم تاوانەوەنەوە یا بە تایبەت ئەوەشکە پروپاگەندەی پۆتین گوایە ئۆکرانیا ویست بچێتە ناو ناتۆ ئەم ڕێگەی لێگرێ بۆتە دەستەواژەیە کە بە دەستەوە ژیراوە لەلایەن هەموو ئەوانەوە کە نایەنەوێت ڕاستەوخۆ تاوانکاری بۆتین ببینن و ئەم تاوانن تەنها بە کاری ناتۆ ئەزانن. لەم بابەتەوە من پێم خۆشە ڕوونکردنەوەی ئێوە ببیستە من نەزانم کە ئێوە تێڕوانێکی ترتان هەیە بۆ ئەم باگراوندی ئەم شەڕەوە ئەو فاکتەرانی کە کاریگەرنتیە. لایەن ئەگەر نظام سەرمایهداری یەک لایەن لەگەڵ کێشەکە ناکرێت لە ڕێخەوە لەگەڵ سەرمایهداری دیار لەناو خوی دنیای سەرمایهداریدا هێزە گەورە سەرمایهدارەکان چونکە کوێی ئەرزی سەرمایهداری لەم کوڕی ئەرزاڵ جارێ چەسانەوە شتەکانی خۆ دەست بێنێ بکە ئەوانە ئەم کوێ ئەرزان لە 120 ساڵ بەرزەوە دابش کراوە لە بینی هێزە گەورە سەرمایهدارەکان وەختێک شتێک دابشکرا وتە ئەم جارە ئەگەر تۆ کەسێک لێ ڕازی بێ ئەبێ تێکی دا دیسان دابشی کردەوە 100 ساڵە شەڕانە بۆ دووبارە دابشکردنەوەی دنیا دابشکردنەوەکە تەواو بۆ وەختی خۆی یعنی دەورەی استعمار و کۆلۆنیزاسیۆن شین و ئەوانە دەورێک دنیایان لە بینی خۆیانە دابش کرد کەسێک ئەو تاریخی استعماروانە تاقیب بکە ئینی کۆلۆنایزیشن مەسەڵەن پێ با بەوە کە ئەڵمان لە بدایەتی سەدەی 20 ئەڵمان قدرەتێکی یعنی هێزێکی سەرمایهداری گەورە بوو بەرامبەر بە فەرانسە و ئینگلیس ئەوش زۆر گەشەی کردبوو بەڵام بەشێکی نەبوو لە دنیا یعنی هیچ هینێکی نەبوو کۆلۆنیەکی نەبوو یا مەسەڵەن بەرحاڵ بەشێک لەمانە بۆ دیسان دابشکردنەوەی دنیا ئەو شەڕیان هەڵگرسان تەبان هەر شەڕێکیش 1 2 3 4 لایەنی هەیە بم لاو بەولا باقی دنیا جزئی ئەو لایەنانە نین ئەو شوێنن کە شەریان لەسەرە لەواقع مثلا شەڕی دووەمی جیهانی کە زۆرتر لە ئێمە نزیکە مثلا تورکیە تیا نەبوویت هندی تیا نەبوو بەشێکی زۆری ئەفریقا بۆچینە لەم ئاخرانە لەشکریان کێشا بەڵام بەرحاڵ مەنزوورم یا مەسەڵەن کۆتایی هاتنی شەڕی دووەمی جیهانی مەسەڵەن لە ئیتالیا پارتیزانە کۆمونیستەکان موسولینیان گرت و حکوومەتەکان لابرد و لەشکر کێشیەکان تەواو کرد و شەڕەکان تەواو کە موسولینیشان لەبێن برد لەوێ شەڕ زووتر تەواو بوو تا لە ئەڵمان یا مەسەڵەن لە ژاپۆن مەنزوورم وەیە ئەمانە معنای ئەوەیە هەر شەڕەکە ڕووەدا تۆ بە شێوەیەکی کۆنکرێت بە
بە شێوەیەکی تەبەن کۆنکرێت چونکە لای ئێوە معنای سیمان هەیە مەزمۆتە بە شێوەیەکی دیاریکراو ئەبێ معلومی بکەی ئەو شەڕە تایبەتیە چۆن بووە کام لایەن دەست پێکردنەکەشی زۆر مهم نییە کام لایەن تایە تەسیری بووە ئەگەر وابێ معلومە لایەنی سەرەکی لایەنی پوتین و ئەرتشی رووسیا و ئەمانەیە کە هەروەک تۆ باسەکرد 24 مانگی 2 ساڵی ڕابردووە ئەمەش ئەم شەڕی دەست پێ کردو و بەتەما بوو زۆر زوو سەروبەری بێنێتەیەک بەڵام لایەکی تریش هەیە کە یعنی لە دوای ڕوخانی سۆڤێتەوە کە پوتین خۆی بە میراتگری سۆڤێت دەزانێت پوتین یەکێکە لە ئەفسەرەکانی کاگێبەی تر وەختێک کە سۆڤێت تێکچوو یا بلۆکی شەرق تێکچوو ئەو دوو جەمسەریە کە ماوەی 70 ساڵ بوو لە دوای کۆنفرانسیال تا دابش کرابوو بینی دوو بلۆکی غەرب و شەرق ڕۆژاوا و ڕۆژاوا ئەوە تێکچوو مادام ئەوە تێکچوو چونکە بلۆکی شەرق تێکچوو بوو بلۆکی غەرب یا بڵێن ناتۆشی لەسەر بێ لەبارەی ئاسکەریە ئەوانە هاتن ئەو بەشەی کە بلۆکی شوورەوی بوو خستیان لای خۆیانەوە وەک چۆن لە شەڕ یەکەمی جیهانیدا قراردادی پەیمانی سایکس پیکۆ ئەو بەشانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لەژێر حکومی عەسمانیا و دابەشی کرد و کردی بە 5-6 وڵات عەرەبستان و سووریە و لوبنان و عێراق و ئەوانە یعنی ئوردون و هیچ کام لەوانە پێشتر وڵات نەبوون کردنی بە وڵاتێتر لە دوای شەڕی لە دوای ڕوخانی سۆڤێتیش ئەو حاڵەتە هاتە پێش و دوای دیارە وەختێک سۆڤێت ڕوخا بەلۆ سۆڤێت بڕوخی پەیمانی نیزامی وەرشە و کە لەلایەن بلۆکی شەرقەوە دروستکرا بوو ئەوە تێکچوو یعنی هەموو کەسێک چاوەڕوان بوو کە ئیتر بلۆکی یعنی پەیمانی ناتۆ لە بلۆکی غەرب بەو معنای جارانیە ئیتر نەمێنێ ئەوش ئاڵوگۆڕێکی تیا بە وجود بێ بەڵام تەبعاً غەرب و تەبەن لە سەروی هەموو غەربەوە ئەو وەختە ئەمریکا هەوڵیاندا ئەوەی پاشماوەی بلۆکی ڕۆژاوا و سۆڤێت بوو بیخەنە لای خۆیان و خستیانە لای خۆیان بەشێکی زۆریان خستە لای خۆیان تەنانەت ناتۆیان هێنا هەتا خەتێک ئاوا پکێشی لە باڵتیکەوە هەتا سنووری ڕۆژاوای ئۆکراین ئەو خەتە ئاوا بکێشیتە خوارەوە هەتا ئاگا بە بەحری ڕەش ئەوانە ئەو لای ڕۆژاوایەکەی کەوتە بەر ناتۆ یەکێکە توانێت بڵێ کە تحریکاتی ناتۆ لایەنێکی ئەم شەڕەیە بەبڕای منەوە ڕاستە حتمما ڕاستە نەک فەقەت بۆ بەگراوندەکەی هەتا دوای دەست پێکردنەکەشی یعنی هەتا ئیمڕۆ کە من و تۆ بەیەکۆ قسەکەین بە معنایەک ئەوەی کە ناتۆ هەوڵەدا سلاح بنێرە بۆ ئوکراین و چی بکە چۆن بکە معناوەیە ناتۆ خۆی کردو بەلایەنێکی ئەم شەڕە حەزەکە رووسیا و پوتین تێک بشکێ لەم شەڕەدا بەڵام ئەمانە هیچ کامی ناکاتە پاساوی ئەوە کە ئەم شەڕە پوتین کردوێتی پوتین درێژێ پێداوە ئێستاش پوتینە گیری خواردە بە دەست نادەنە چۆنی تەواوکە لە حاڵەکە مەسەڵەن من توێژێکی بوریس گاگارینسکیم گوێ لێگرت یان پرسیوتیان حدودی گویا حدود 200,000 سەربازی رووسی لە بین چووە ئەوتین نا 200,000 ناوێ بەڵام 100,000 بێ ئەو ئینسانە ئینسانێکی وانە لە خۆ پرۆپاگاندە بکە ئەوش لە وڵاتەکەی خۆیان لەبەرەوە قوربانێکی زۆری داوە چی پێڵام قوربانەوان یعنی هێزێکی زۆری لەدەست داوە بەڵام دەستوتێکی زۆریشی بەدەست نەهێناوە تا مەسان توانێتی ئەو لایەنی لە کرێمەوە کە ساڵی 2014 الحاقی کرد بە خۆیەوە داگیری کرد ئەوەی ئاوات هەتا سەرەوە هەتا ئاگا بە دۆنسک ئەوەی داگیر کردووە بەمعنای ڕۆژاوای دەریای ئازۆفی بۆ خۆی داگیر کردو دەریای ئازۆف ئێستا کەوتوتە ناو مەحدودەی رووسیا چونکە ئەو شوێنانە ئەو 3-4 بڵێن ناحیە کە خەڵکەکەی زبانیان رووسیە ئەوانە
ئەلامی سربەخۆییان کرد دوایەوەکە ئەلامی سربەخۆیان کرد داوایان کرد لە رووسیا کە بیان خات سەر هینی رووسیا سەر وای کرد پارلەمانەکەی و هەموو ئەوانە زۆری تول نەکێشا یعنی ئەو بەشەی تەواو کردووە بەڵام شەڕەکە بەوە تەواو نەبووە چونکە دەوڵەتی ئوکراین و لە پشتیشەوە ناتۆ بەرامبەری وێساون و ئەیانەوێت نەهێڵن کە پوتین ئەو دەستکەوتانە بۆ خۆی ساخ بکاتەوە پوتینیش تا ئێستا نەیتوانێەوە سەرکەوتنێکی وا بەدەست بێنێ و لەباری وەزیەتی جەهانی و وەزیەتی منتەقەی و کولەن ئەو شتانەوە کە بڵێن حاڵەتێکی ماکرۆتری موقعیەتی رووسیە زەرەری زۆری کردووە مەسەڵەن لەوانەیە کەسێک تعجب بکەون بڵێم پەیمانی شانگهای کە لە ئەسڵا چین و رووسیە و ئەوانە کەسانی هێزە ئەسلەکانین زەرەری کردووە لەم بارەوە یا مەسەڵ ناتۆ کە بەحساب حریفی ئەم شەڕە بووە ناتۆ وەزی خۆی محکەمتر کردووە یعنی مەسەڵەن فنلاند و سوێدیش قرارە بچنە ناو ناتۆ حتمما ژەچن تا چەند میلیتر یعنی یا مەسەڵەن ئوروپا لەم شەڕا ئوروپا فەرقیە لەگەڵ ئەمریکا وەختمان هەیە ئەو فەرقانە باس پێنیانە بەڵام زۆر ئوروپا یعنی بەعام بڵێن اتحادیە ئوروپا زۆر پێی خۆش نییە ئەم شەڕە لەگەڵ رووسیا هەتا آخر ببا بەڵام رووسیا وای کردووە کە مثلا رووسیا وەختی خۆی لەگەڵ ترامپا بەڕاستی هەدەفیانەوە بوو کە اتحادی ئوروپا تێک بدەن هەم بە برگزیتە و کارایان کرد هەم بۆ فەرانسەش خیاڵیان بوو بە مارین لوپەنەوە ئەوە بکەن کە لەوێ سەر نەکەوتن یعنی ئەگەر لە فەرانسە سەرکەوتنیان بەدەستێنایە مرۆی اتحادی ئوروپا یەک نامە بۆچی ترامپ و پوتین اتحادی ئوروپایان پێ خراپە دابنێن بۆ بەحسێکی تر بەڵام ئەساسەکەی بڵێ ئەوە بڵێ لایەنێک و جانبێکی ئەم شەڕەیە کە پێویستەکە قسەی لەسەر بکەین بەڕاستی بەڵام من پێم خۆش بوو لێرە پوتینیش و ترامپیش یعنی سیستەمەکەیان یا بۆچوونەکەیان ئەوەیە کە لەگەڵ هەر نەوعە ڕفۆرمێک یا هەر نەوعە سرویسێکی کۆمەڵایەتی مخالفنەوەن یعنی دژمنایەتیەکەن نەک مخالفن ئەوروپا لە 100 ساڵ بەلێسەوە ئەو شتەی تیا پێک هاتووە بە هەر دلیلێک یعنی بە دلیلی تەبان بە دلیلی ئەوەی کە خەباتی کۆمەڵانی کرێکار و خەڵکی پێشکەوتوو بۆ تەبعەسیەوە بەعزە شتێک لە بەعزە سرویسێک یا بڵین بەعزە سۆسیال ڕفۆرمێک لە ئەوروپا جێگیر بووە کە دەوڵەتە ئەوروپایەکانش ئەگە بیانوێ لایبەر ناتوانن بەڵام پوتین و ترامپ حەزیانە کرد ئەمە نەمێنێ یعنی حەزیانە کرد دنیا و وای لێبێت کە مەسەن بگەڕێتەوە بۆ 150 ساڵەوە بەرکە تەبەن بۆیان نەکراوە تەسەور ناکەم لە دوا ڕۆژشا بۆیان بکرێ بەرحاڵ مەنزوم وایە ئەمە وەزیەتەکەیە بەڵام پوتین لە هەموو محاسباتی خۆیان تووشی هەڵە بووە و ئەم شەڕەکە ئێستایتە ساڵێک تێپەر بووە هەڵگەڕاوەتەوە ڕێک بە پێچوانەی خۆی یەک شت زۆر مهمە لەم ڕۆژانی ڕابردووە پوتین لە ساڵوەگەڕی شەڕەکە باسی کەوتی ناتۆ و غەرب ئەیانویست فەرهەنگی غەربی خەنە ناو رووسیا و رووسیا بە بۆنەی فەرهەنگی خراپی غەربیەوە خراپ بکەن ئەمە مەسلەیەکی زۆر مهمە چونکە لە تقریبا لە بدایەتی قەرنی 19 دوو بۆچوون لە کۆمەلگای رووسیا و لە ناو حکوومەتی رووسیا یا بڵێن لە ناو چینی داراکانی رووسیا بووە بەشێکی حەزی کردووە کە لەگەڵ ئوروپا و لەگەڵ غەرب بسازێ و لە غەرب تەمەدون وەرگێ مەسەڵەن ڤیکتۆریا ببەخشە کاتارینا تزارێک بوو تدارینایەک بوو کە دۆری پێخۆش بوو ئاوا بێ یا مەسەڵەن ئەوانەی کە پیانە لەن ڕئالیستەکانی رووسیا لە ناو نووسەرەکانەوە وەکو تۆڵستۆی و لە پوشکین و تۆڵستۆی و داستایۆفسکی ئەمانە هەمویان تەماشاکەی نەوع یا مەسەڵەن نەوعی بۆچوونەکانیان لە ئەدەبیاتە بۆچوونی نەوعی غەربیە یا مەسەڵەن چرنشتفسکی یا هێدسن یا ئەوانە و پێشەوەی کۆمونیستەکان بێنە مەیدان ئەوان هاتوونە مەیدان کە
شتەکانی غەرب وەرگرن بەڵام لە عینی حاڵات پێچوانەکەشی بوو یعنی بەشێکیش لە تزاریزم و بەشێکیش لە چینەدارەکانی رووسیا و مەخصوصان کلیسای ئۆرتۆدۆکس پێیان خۆش نەبوو هیچ شتێکی غەربی بێتە ناو رووسیا ئەم دوانە بە یەک کێشیان بوو و تقریبا لە 150 ساڵی ڕابردووە زۆرێک لە وڵاتانەی کە کەوتونەتە ڕۆژهەڵاتی ئوروپا ئەم حاڵەتیان تیا بووە یعنی ئەم دووگەرایشی تیا بوو ئێرانش تیا بووە تورکێش تیا بووە ئەلعانش هەردووکیان تیانە هەیە مصر بە دەرەجەیەک تیا بووە مثلا هند تەماشاکەی وان نەبووە مێژوویەکی تری بووە بەهەرحاڵ ئەم حکایەتە لە رووسیا بووە و لە سۆڤێتی هەروە بوو یعنی لە سۆڤێتە لە ئەوڵەوە دوای انقلابی 1970 هیچ دژمنایەتیەک یا هیچ ڕکابەریەک لەگەڵ فەرهەنگی لەگەڵ کولتوری ڕۆژاوە یا لەگەڵ تەمەدونی ڕۆژاوە وجودی نەبوو بەڵام دوایی کە ئیتر ئەو شۆڕشە سەری کرا بەژێر ئاوە و ستالین هینی ستالینی هاتە گۆر ئەم جارە دژایەتی لەگەڵ غەرب لەگەڵ فەرهەنگی غەربی کرا بە مۆدلێک من دیارە بام باسا توانین درێژە بدەین لە باسی بار و ئەنجامەکانی بەڵام من نامێ بیرم بچێ یەک پرسیار لە ئێوە بکەم هەندێک لە کۆمونیستەکان هاودەم لەگەڵ تەبلیغاتی پۆتین و ئەوانەیە بە کەسێکی وەکو زلنسکیڵێن داڵقاک یا لای خۆمان بە کوردی خۆمان لە کوردستانی عراق پێڵێن قەرەقۆز ئەوەی کە ئاوا بهینە بە یاری پێکرێت و نێک لەسەر مەسرحیا خود جلی سیر و عجاب لە بەرەکات و ئانۆ بە دەستێک یاری پێکرێت هەرحاڵ بەڕاستی ئەتوانین ئەم ناوە لە زیلنسکی بنێن بە هەر اختلافێک و ناڕزاییەکە بەرامبەری هەمانەوەکو نوێنەری ئۆلیگارکەکانی ئۆکرانیا بەڵام ئەکرێ پێی بڵێن لە ڕۆژانە نۆدام تۆ ئاگادار بوویانە ڕۆژنامەی پێمان ڕۆژنامەی کەیهان ڕۆژنامە سەرەکیەکەی جمهوری ئیسلامی کاریکاتۆرێکی لە زلنسکی کێشا بوو کە خوێنەوە هاتبووە خوارەوە بەسەر و چاویەوە بەسەر ئەوانەیە و نووسی بووی شکستی دەلقەک دەلقەک لە فەرەنگی ئیسلامیە دەلقەک بە کوردی ئەکرێ پێ بڵێن لۆتی یعنی لە فەرەنگی ئیسلامیە دەلقەک یعنی ئەو کەسەی کە مەسەڵەن خۆشیرینیە کات و خەڵک دێنێتە پێکەنین و ئەوانە بێحورمەتە دوش زلنسکی وەختی خۆی ئارتیست بووە فیلمی دروست کردەوە سریالی دروست کردەوە بەڵام دوایی لە هەڵبژاردنێکاوی بۆ بە سەرۆکی وڵاتە تا ئێرەش مشکل ئاوا بووە بەڕێکەوت داوا بۆ کە زنجیرەیەکی کردووە لەو زنجیرەیە ڕۆڵی سەرۆکی بینیوە بەڵێ دوای جوای لە هاتووە بەڵام ئەمە بۆتە دەستاویزێک بۆتە شتێک بۆ ئەوەی کە مەسەڵەن دەوڵەتی جمهوری ئیسلامی ئەمە تحقیر بکەن پێی بڵێن دەلقەک بەداخەوە من زۆر بەداخەوە مەگەر کەسێکی چەپ کاری وای کرد بێت چونکە معنای نییە ئەگەر مەسەڵەن زلنسکی داستانەکەی ئاوایە کە وەختێک پوتین هێرشی کردە ئەوێ ئەیتوانی تەسلیم بێ بە پوتین ئەیشی توانی بکەوتە شۆن قسەی ئەمریکا کە داوایان لێکەوتیان ئێمە تارە بۆ نێرین و هەڵێ بەڵام هیچ کامی نەکرد دانیش لێرە لەوێ دانیش مقاومەتی کرد ئێستا نازیستە هەرچی هەیە ئەنێ منوا نازانم تۆزێک دوورە لە وقار دوورە لە عزەتی نەفس دوورە لە ئیحترامی ئینسانی کە ئەگەر کەسێک بەرامبەر بە هێرشێکی ئاوا جنایەتکارانە لە کۆمەلگاکەی خۆیان دانیشت و دیفاعی کرد زۆر عیبە پێی بڵێن دەلقەک لەواقع ئێنە ئەو کەسێک کە پێڵە دەلقەک زیاتر ڕوانینی نزمی خۆی نیشانەدا تا ئەوە کە ئیتر جمهوری ئیسلامی بەجێ خۆی بێسێ یعنی بە نظر من ئەو کارێکی خراپە چونکە مەسلەی مقاومەت هینەکە لە کەدارەکە یعنی مەسەڵەن فەرزکەن ئێمە وەختی خۆی کە جمهوری ئیسلامی لە دوای شۆڕشی 57 هێرشی کردە سەر کوردستان
يعني ئێمە مقاومەتمان کرد بەێمان ضد انقلاب لە حاڵێک هەم معلوم بوو ئەوان ضد انقلاب بوون لە ئێرانە بەڵام بە ئێمان و ضد انقلاب ئەنواعی قسان دروست کرد بۆ ئێمە بەڵام ئێستا کەیت و ئێران وەکو کۆمەلگا دیسان کەوتۆتە سەر ڕێبازێکی شۆڕژگێرانە هەموو کەسێک یعنی هەموو کەسێک کە دڵی بۆ ئەو شۆڕشی ژینە لێدا بیرەکاتەوە کە ئەو وەختە کوردستان چه افتخارێکی دروست کرد بۆ خۆی 10 ساڵ مقاومەتکردن دەنووسە مقاومەتکردن شتێکی مثبەتە شتێکی پۆزیتیڤە ناکرێت کەسێک کە مقاومەتی کردو پێ بڵێ دەلخەک ئەتوانی پێ بڵێ بیر و باوەڕی ناجستی هەیە یا مەسەڵەن فڵان شت ئاوا ساشت وان ڕخنەی لێ بگریتە ڕخنەگرتن هەمیشە ئازادە بەڵام هاورە فاتح بەڵێ هاورە فاتح من سێ لایەنە بینم لە مەسەلەیە کە تێکەڵ بە یەک نەکرێن بە بڕای من بۆ لێکدانەوەی شەڕی رووسیا لە بەرامبەر ئۆکرانیا داژیکاری ئۆکرانیا لەلایەن رووسیاوە یەکیشانەوە بەرامبەرچیەکە لە دنیا هەیە لە بینی قوتبەکانەوە لێرەش خەریکە لە ساحی ئۆکرانیا بە جۆرە لە جۆرەکان خۆی نیشانەدا بەڵام لایەنێکی تری شەڕی پۆتینەوە شەڕی سەرمایهداری دڕندەی رووسایە هەم بەرامبەر بە خەڵکی خۆی و هەم بەرامبەر بە خەڵکی ئۆکرانیا لەم نێوەیە بەڕاستی لە شەڕە هەمیشە زۆرێک لە چەپەکانیش وا ڕاهاتوون کە شەڕ بە درێژەی سیاسەتە زانن سیاسەتی ئیمپریالیستیانە بە بنامای شەڕەزانن بەڵام جگە لە ئیمپریالیزم و جگە لە هەوڵی داگیرکاری دەوڵەتەکان سیاسەتی دەوڵەتەکان لە بەرامبەر چینی کارگەراوە لە بەرامبەر چینی کارگەری وڵاتانی ترا ئەویش یەکێکە لە فاکتەر ئەسڵیەکانی شەڕ و ئەوەنەی کە من تێڕوانینم بۆی هەیە و لە قسەی چەپەکانی رووسایە وەرم گرتووە ئەوەیە پۆتینە گەرم شەڕی نەکردایە لە ئۆکرانیایەوە ئۆکرانیا داگیر نەکردایەوە دنیای ڕوبەڕووی ئەم دۆخە نەکردایەتەوە ژمارەی ڕۆژەکانی ژمێررابوون ینی بەرەو ئەوە ئەچوو کە بە یەکجایی دەسەڵاتیشی لە دەست بچێەوە بە یەکجاری بکەوێت هەر بۆیە ئەم شەڕە لە ئۆکرانیا شەڕە بەرامبەر بە چینی کارگەری سەر تاسەری دنیاش لە هەمان کاتە دیارە بەمانایە نییە کە جەبهەی چینی کارگەر و جەبهەی ناتۆ یاخود جەبهەی زیرنسکی یەکێک بێ بەڵام بەڕاستی مقاومەتێکە لە ئۆکرانیا بەرامبەر بە داگیرکاری رووسیا نیشاندرا لەلایەن خەڵکەوە کەەوەی کە باسەکرێ یەکەم دەستە کە پەلامار یاخود ڕاوەستاونەتەوە بەرامبەر بە 56 کیلۆمەتر لە تانک و زرێ پۆشی رووسیا 12 کەسی متەقاعدی جێشی رووسیای کۆن بوون کەوانە پێشتر لە جێشی سۆڤێتە سەرباز بوون و ئەفسەر بوون خانە نشین بوون لە ماڵە دانیشتون بڵام چەکیان پیا کردو چون پەلاماری ئەو لەشکرە گەوری ئەنداوە پێیان وا بۆ کاتوانن ڕای بگرن و وەسەرنجام کارێکیان کرد کە بوو بە سەرەتای ئەو مقاومەتەکە کراوە مقاومەتە لە بە بڕای من مقاومەتێکی مەشروعە و هەر هێزێکی داگیرکە پەلاماری شوێنێک بدا خەڵکەکەی حەقیانە دەست بەرە چەک و مقاومەت بکەن جایتر ناتۆ لێرە نییە باسێکی ترەوە لایەنێکی تری مەسەلەکەی ناکرێت لەگەڵێک ترا تێکەڵ بکرێت بەرحاڵ ئەم باسە زۆر دەتوانێت بواری مناقەشە و گفتوگۆ بێ بەڵام وەختی بەرنامەکەمان زۆر لەوە ئەوە هەڵناگرێکە تەواو قوڵبینەوە لەم بابەتەیە من پێم خۆشە ئێستا لێکەوتەکانی ئەم جەنگە بۆ داهاتوو ئای بەڕاستی ئەم جەنگە ئەتوانێت تەواو بێ وەچین ئەو فاکترانی کە کاریگەریدانن لەسەر تەواوبوونی وەچین ئەو ئاکامانی کە ممشینە لە دوای کۆتایی هاتنی بێتە پێشەوە و چییە بێبار و ئەنجامەکانی ئەم شەڕە ئەم شەڕە خەتەن تەواوە بێ بەڵام هەتا ئێستاش کاولکاریەکانی کەم نەبووە یەکجار زۆر بووە ئەنێگە کەسێک چاو لە کۆمەلگای ئوکراین بکات چی بەسەر هاتووە ئێستا 12 مانگ و چەند ڕۆژ تێپەر بووە پێم وایە من جارێک تیش باسم کرد بە بڕای من 12 دەقیقە وەختی پێویست نییە ئینسانێکی ئیمرۆیی بیر بکاتەوە لەوە کام شەڕێکی داگیرکەرانەی وحشیانە بووە لەلایەن پوتین و تشی رووسیەوە بەڵام هەروەک خۆت باست کرد هیچ شەڕێک یا بڵێن هیچ ناسیۆنالیزمێک نییە کە تەنیا لەگەڵ دەرەوەی وڵات سەرکاری بێت یعنی خۆت باست کرد ئەوەی پوتین کردوێتی بەشێکی لە دژی خودی خەڵکی رووسیەوە بۆ سەرکوتکردنی خەڵکی رووسیە بوو تاوان دوای دەستپێکردنی شەڕەکەش اعتراضاتی زیدی شەڕ کەم نەبوو لە رووسیا بەڵام هەمووی سەرکوت کردنێتر
لبروا مثلا كيوكو غاغارينسكي بنظر مي يكيك لو إنسان الرزدار كان وتيكوشر كان وقتك تول زباني أو أم داستانا بيسي أبيني مسألة الشري أوكرين زورت لدجي خلقي روسيا بلام لعاني كشي لدجي ناتو ولدجي أوكرين أوكرين هتا مثلا 30 سال لو بيش يك بلوك بون يك إمبراطوري بون إمبراطوري السوفيت بون ووقتا بيني خلقكي هیچ مسئلەیەک نەبوو. دوایش ئەم مەسەلەی زمانی رووسیە کە کراوە بە مەسەلە یعنی پوتین کردوێتی بە مەسەلە ئەمە واقعەتی نییە چونکە عینی مەسەلەی زمانی رووسی لە باڵتیکیش هەیە بەڵام لە باڵتیک چونکە رووسیە پوتینش قازانجێکی نییە لەوە کە لە باڵتیک شەڕ بکا لەگەڵ مەسەڵەن جەبهەی غەرب لەوێ نایکایتر یعنی لەوێ دڵی لێ نادا بۆ ئەوانەی کە بە زمانی رووسی قساکەن و مەسەڵەن زیاتر لە 40-50% جەمعیەتی وڵاتی فلان لە باڵتیک لەبەرەوە مەسەلەی زمان واقعەتی نییە لە لایەکی تر ئەلبەتە واقعەتی ئەم شەڕە بە هەر کوێ بگا زوانی رووسی لە ئوکراینا زوانێکە کە ئەبێ ڕسمیت بناسرێ ئەبێ وەکو نەدام چەند زوانی ئوکراینی و رووسی بە یەکۆ فەرقانەیە بەڵام زوانی ئوکراینی ئەگەر یەک زوانە لەوێ ڕسمیەتی و ڕەواجی هەیە زوانی رووسیش حتممە نەبێ هەروە بێ بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە لەسەر ئەم مەسەلەی زبانە شەڕ هەڵگرسێ لەبەرەوە ئەم شەڕە حتممە نەبێ کۆتایی بێ چۆن کۆتایی دێ مەسە بازە کەسێکەڵێن ئەبێ شکست بخوا پوتین شکست بخوا تا کۆتایی بێ ئەمە سناریۆیەکە کە تەبعاً امکانش هەیە شکست بخوا بەڵام لەوانەیە تا خۆی شکستەخوا دوو ئەوەندەی تر دیسان کۆمەلگای ئوکراین وێران بکە و شتی تریشی لێ بکەوێتەوە ڕێگایەک تریشی ئەوەیە کە نوعێک کۆتایی هێنان بەم شەڕە پێشنیار بکرێ کە پوتین بتوانێت ئەمە بە خەڵکەکەی خۆی یا بڵێن بە ئەرتەشی رووسیای بفرۆشێ وەکو سەرکەوتن ئەمە دەرچەیەکە ئەمە ڕێگە خروجەکە بۆ ئەم شەڕە و بەرحاڵ کەسانی وەکو من و تۆ کە دڵمانە سووتێ بۆ مەسەڵەن بۆ شۆڕش لە ئێرانە بۆ خەڵک بۆ هاوپشتیمان هەیە لەگەڵ خەڵکی رووسیا و لەگەڵ خەڵکی ئوکراین حەزەکەن ئەم شەڕە زووتر تەواو بێ بە هەر بارەکە تەواو بێ بەڵام بەبڕای من قەتعەن بە سەرکەوتنی پوتین تەواو نابێ بەڵام پوتین ئەتوانێت درێژەی پێ بدا ئەتوانێت هەڕەشەی ئەتۆمی بکە و تای سش کردوێتی یعنی مەسەڵەن فەرزکەن پەیمانی ساڵتی تێکدا 4 ڕۆژ لەوە پێش لە حەڵەکە خودی پەیمانی ساڵت یعنی ئەوەی کە بینی ڕێگان و برێژنە وەختی خۆی شتێکیان ئێمزاکەوتیان مەسەڵەن تەسلیحاتی ئەتۆمی بین نەخوار و یا چی بکەن یا شەڕی ئەتۆمی نەکەین ئەوە باشتر بوو تا پرۆژەی جەنگی شەڕی هەستێرەکانی ڕێگان لەبەرەوە ئەم پەیمانە کە پوتین تێکیدا بە معنای تێکدانی بەشێک لە پرۆژەی سڵح لە دنیا بوو پرۆژەی سڵح بێ لە بینی هێزە شەڕکەرەکانە بکرێ گینا من و تۆ پرۆژەی سڵحمان بۆ چییە معلومێ لە بمانە هەیە بەڵام ئەوانە کە هەمیشە حازرن بۆ شەڕ و ئەو هەمووە بۆمبی ئەتۆمیان زەخیرە کردووە ئەوان پێویستیان بۆ هەیە تاوافقنامە بنووسن کە ئێمە قەول دەدەین کە شەڕ نەکەین لەبەرەوە ئەو شتێکی باش بوو لە توولی 70 ساڵی ڕابردووە تقریبا تەواوی خەڵکی دنیا تالبیەوە بووە کە سڵح بکرێ بەڵام هێز سەرمایه‌داری گەورەکان ئەویان نەکردو لە وێتنام شەڕیان کرد لە شوێنی تر کردیان لە شوێنی تر کردیان لە ئەفریقا کردیان لۆمەمبایان کوشت ئەخبار لۆمەمبا بەڕاستی یعنی سا دەرکەوتووە کە کوشتنی لۆمەمبا چ جنایەتێکی گەورەیە کە دەوڵەتی بەلژیک کردی لە ئەفریقا مەزمەوە ئەم شەڕانە هەموو کراوە بەڵام هیچ کامی وا نەبووە کە بتوانێت بۆدی لایەنی جیهانی پەیدا بکە ئەمەی ئۆکراین ئەوە خەتەرەکەی لەوایە کە ئەتوانێت لایەنی جیهانی پەیدا بکات چونکە ئەو شتەی من مەسەڵەن وتوێژە کە ساڵی 2007 کردومە تقریبا کاتە 16 ساڵەوە پێش کە لەوێ پوتین و بوش و بلێر چ قسە هایەکان کردو لەو کۆنفرانسا و چه ڕەشەیەکان لێ کردووە بەڵام بەکگراوندەکەی چی بووە کە من وتمە احتیمالی هەیە ئەم وردە شەڕانە
لایەنی جیهانی پێیا بکە بەڵام خەریک لایەنی جیهانی پێیاکە لەبەرەوە ئەگەر هەرچی زووتر کۆتایی پێبێت و لایەنە جیهانیەکەی داواخا کپ بکرێتەوە تەوانەمە بە خازانجی بەشەریەتەوە بەتایبەت یە لایەنێکی تری ئەویشە کە ئەم شەڕە ناتوانێت بە سەرکەوتن بگا بۆ پوتینەوەیە کە وڵاتی ئوکراین ئەوەندە وێران کراوە کاگەر پوتین سەرکەوێ ئیتر مەسئولیەتی دووبارە بناکردنەوەی ئوکراین کەوتە سەر شاری دەوڵەتی پوتین کە بەڕاستی ناتوانێت بیکە یعنی وانە کە بڵێ نایەوێ بیکە لە دەستی نایە یعنی وانە دەوڵەتی رووسیا و دەوڵەتی پوتین دەسەڵاتی دەرەجە یەکی دنیا نییە ئەکرێ بڵێ دەسەڵاتێکی دەرەجە دووی سەرەوەی سەرمایهداری دنیاە بەڵام دەرەجە یەک نییە مەسان لە ڕووی سەربازیەوە هاوڕێفاتی هەگەنا لە ڕووی سەنعەتیەوە وڵاتێکی پشتبەستووە بە سەنعەت و پێشکەوتنی تەکنۆلۆژی لە دنیا هەروەکو چۆن ئێران وایە هەروەکو چۆن وڵاتە عەرەبیەکان وان نەوتە فرۆشێت و دانەوێڵی هەیە و ئەمانەیە گاز و ئەمانەیە هەیە بەڵام سەنعەتیشی هەیە ئەگەنە ئەگەر وانە وایە پوتینە وایە ئەلعان کاری تەواو وایە چونکە تەحریمی نەوت و گاز و ئەوانە یعنی ئەو شتانە زۆر زەرەری لێداوە بەڵام وڵاتێکی سەنعەتیە رووسیا یعنی وەکو ئێران نییە ئێران ئەگەر لێ بقەومێ هیچی نییە بەڵام رووسیوانە رووسیا بەڵام قدرەتێکی سەنعەتی پێشگە لە مەسلەی عسکەریەکەی قدرەتێکی سەنعەتی بە دەرەوە ئەوڕفاتەوەیە کە پشتبەستووە بە دەرەوەی خۆی و ئەوانە ناتوانێت هیچ ئیستیقلالەتێکی هەبێ وەرە ئێستا کێشەی جدی و گەورەی هەیە لە بەڕێوەبردننی سەنعەتەکانی خۆیان بڵێ هاوڕە شەماڵ ئەوە مشکلە نییە ئەلعان ئەوەندە دنیای سەرمایهداری گلۆبڵایزیشن ئەوەندە تێکەڵە مەسەڵەن تەماشاکەی ئێریکسۆن کە سەنعەتێکی زۆر گەورە و پێشکەوتووە لە سوێدا لە تولی 20 ساڵی ڕابردووە هەمووی گوێزاوەتەوە بۆ چین لە چینە یعنی چینیش سەرەوەها زۆر احتیاجی بە دنیا هەیە بۆ منزومەوەی ئەمە تێکەڵاوەتیە عجایب نییە بەڵام رووسیا وڵاتێکە زۆر پانوبەرینە لەو لاوە مەسا نەک تەنیا سیبری ئۆمانەیە سە تاجیکستان و قەزاکستان و تورکمەنستان و ئەمانە زەخیرەی هێزی کاری هەرزانی تایە بۆ سەرمایهداری رووسیا مەسا نەک هێزی کاری هەرزان حتا ئەلان دەها هزار نەفەر کرێکاری تاجیکی کە هاتوونەتە رووسیا لەوێ ئیش بکەن و بە هەر دلیلێک لەوێ کەوتونەتە زیندان سەر لە زیندان و یان بۆ حتا وەکو کرێکاریش هەریان بن سپای واگنەرە ئەیان با بۆ ئوکراین بۆ شەڕکردن خۆ ئەوانەی گاگانسکی قسەیەکی زۆر جالبی کرد لە مساحبەیەەکە لەم ئاخرانە وتی ئەم سەربازانە کە ئەکوژرێن لە ئوکراینا لەیەکی کام پرسیوە وتوانە ئەگەر ئەچی بۆ ئوکراین ئەگەر بکوژرەی چۆنە لەوانەیە بکوژە وشتی قەیناکە من بکوژم یعنی لە ڕێ چیا بکوژە وتوی لە ڕێی فامیلەکەمە نەوتوو لە ڕێی وڵاتەکەمە چونکە پارەیەکی زۆریان لەلانداناوە بۆ ئەوانەیە کە ئەکوژرێن تاو جێگە بە تاجیکیەکانە گەڕێتەوە چونکە لە زیندانە مەسەن 10 ساڵ حکمیان داون ئەیان بن بۆ شەڕ ڕەگە 6 مانگ شەڕ بکەن دوایە بەریانەدەن یعنی مەزمەوەتە ئەمانە هەمووی پاشخانێکە کە دەوڵەتی پوتین مەسەن لە تاجیکستان و تورکمەنستان و قەزاقستان ئەوانە هێشتا ناڵێن مستعمەرەی رووسیان بەڵام هێشتا بەشێکی زۆر لە هێزی کار و لە هێزی کاری هەرزان و لە ماتریالی هەرزانی سەنعەتی رووسیا تامینەکەن رووسیا وڵاتێکی سەنعەتی گەورەیە بەڵام دەرەجەیەک نییە بڕای من ئەلعان ئەم پاشاگەردانەیە کە لە جیهانە هەیە و مشتەڕک نەزمی جیهانی وجودی نییە ئاخرەکەی بە بڕای من ئەگەر بتوانم مەسەڵەن پشت ببەستم بە لێکدانەوەی خۆم بە نەزەرم ئاخرەکەی ئەوروپا ئەبێتە قوتبێکی جانی چونکە ئیمکانی نییە تازە ئەمریکا بێتەوە بە قوتبە ئەوڵەکە ئەو جۆرەکە پوتین باسی کرد make America first again ئەوە ناکرێت ئەوەی ترامپ بەڵام ترامپ یعنی حتا مەسەڵەن بایدنی سەرواڵێ بەڵام ئەمریکا بۆی ناکرێت بێتەوە بە قدرەتی ئەبەر قدرەتی ینی بڵێن ئەوەی یەکەمی دنیا بەڵام بە بڕای من رووسێژ ناتوانێت بێت
چین نایەوێ ببێ زۆر کەس پێیان وایە چین قوتبێکە لەعان چین قوتب نییە چین تێکڵاوەتی لەگەڵ غەرب بوت بەتابێت لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئەوروپا بەلای زۆر مهمتر تا ئەوەکە بێ بە قوتب هەر مەسەن لەم یەک ساڵی ڕابردووە تۆ حسابێکە شەڕە لە ئوکراین ناتۆ و ئەمریکا و غەرب بوومانە بەدەست مەسلەی ئوکراینەوە گیرۆدەن یا گرفتارن یعنی چین ئەگەر بیویستە مەسەرەن تایوان ببات بۆ خۆی لەم یەک ساڵی ڕابردووە کاری 2 ساعت بوو یعنی وەکو پارویەکی زۆر ئاسان ئەیتوانی قوتی بداتەوە بێ ئەمریکا هیچ پێ نەکرا بەڵام بۆ ئەم کاریە نەکردەوە چونکە نایەوێ ئەم کارە بکە نایەوێ خۆی تووشی کێشە بکە لەگەڵ ئەگنا مەسەن ئەو سەفەرەی کە نانسی پۆلۆسی کردی نانسی پۆلۆسی کەسێکی کەم نەبوو ڕئیسی کۆنگرەی ئەمریکا بوو 3-4 هەفتە بەرەوە بڕا بۆ تایوان تەبلیغاتی کرد ئەوش هەدەفی شخصی خۆی بووە ئەویست لاپەڕەیەکی زێڕین لە سیاسەتی ئاخرین دەورەی خۆی لاپەڕێکی زێڕینی پێ بدا کە گویا سەفەرێکی زۆر مهمی کرد بەڵام واقعیەتەوە بە قەولی کوردی بە شەوا خۆی چی پێڵەن شەوە ناوێت خۆی کرد بە تایوانە هەر بۆ شەوەش لە تایوان دەرچوو بەڵام ئەو کارێکی تحریکامیز بوو بۆ ئەوەی کە چین وادار بکە بۆ کە دەست بوەشێنێت لە تایوان چینیش یەک هەفتەی تەواو کەشتی کۆ کردەوە و تیارەی گەڕانۆمانە خۆ ئەگەر میلی بە ئەیتوانی تایوان قوت بدا بەڵام نەیکرد چین ناوێت بێ بە قوتبێکی جەهانی قازانجی لەوە نییە قازانجی لەوە هەیە لەباری اقتصادی و لەباری تجاری و لەسەرەوەی دنیا بێ نەک لەباری سیاسی و نظامیەوە بەڵام رووسیا ئەوێ یعنی پوتین ئەوێ ئەوەی دەورەی تجاری یا ئەگەرەوەی دەورەی تجاری بۆ نەکرێ ئەوەی دەورەی سۆڤێت لە عقل بەشێکی دووبارە بخاتەوە ژێر دەستی خۆی و نفوزی خۆی یعنی نهێڵە بەری غەربیش بگرێت بەرەو ڕۆژهەڵات بڕوە کێشەکە لە ئوکراینە ئەوەیە بەڵام ئەوەی کە باسی ناتۆکن ئەخ ناتۆ بە ئاشکرا و توێتی بە ئوکراین و توێتی تۆ ناتوانێت داوا بکەی بێتە ناو ناتۆ وەرت ناگرین تەوا بوو لە حاڵەکە اتحادی ئەوروپا بەڵێ ئەمەش کۆمنتێکە هاوڕێک داوێتی هەر باسی ئەوواکە کە گوایە ئەمە تەحەڕوشی تهدیدی ناتۆ بووە کەوای کردووە ڕووسیا پەلاماری ئیمدا لە حاڵێکە ئێمە حقیقەتەکەی بینەوە ئێستا سویدێ بچێتە ناتۆوە ساڵێکەوەی ئەلانی کردو کە بچێتە ناتۆ ئەنوە ئەوەشکال مشکلەی هەیە وڵاتێک دەتوانێت ڤیتۆی بکە پێشتر داوای کردو ئۆکرانیا بچێتە ناو ناتۆ ڤیتۆ کراوە لەو جێگایەوە کە ناتۆ ئۆکرانیا داواکە بچێتە ناو ناتۆ هەتاکو وەرگرتنی ممشین بە 3-4 ساڵی پێ بچوایە لەکوێیە ئەم داوایە کراوە و لەکوێیە باسی کراوە کە بێتە ناو ناتۆ تاکۆمە ببێ بە پێچوانەکەی باسکراوە ناتۆ توێتی ئێمە ئوکراین وەرناگرین بۆ وەری ناگرێت لە بەرەوە وەری ناگرێت نایەوێت شەڕ لەگەڵ رووسیا لەگەڵ قودرەتی لەگەڵ دەسەڵاتی رووسیا زیاد بکە بەڵام ئەو توانیوێتی یعنی ناتۆ توانیوێتی لەم یەک ساڵی ڕابردووە وەزعەکەی خۆی محکەمتر بکە مەسەن شوێنێکی وەکو لەهێستان پۆڵند ئەلعان زیاتر لە پار ناتۆیە یا مەسەن ئەوانەی تر مەزرمۆیە ناتۆ داوایان کرد بچنە ناو ناتۆ ئەسەن ناتۆ جەستەیەکی مردوو بوو لە کاتی ترامپ ئاخەری بوو لە ناوە رووسیا ژیان دێەوە ئەوە حقیقەتێک هەموو کەس بینەکە ینی ڕێک پۆتین بەم شەڕەی هەموو ئەو شتانەی کرد کە گوایە نایەوێ بکرێ هەموو ئەو شتانەی بەدەست هێناوە بینی کرد کە گوایە لە بەرامبەریان ڕاوەستاوەتەوە ینی ئەگەر بە جۆرێک بڕوامان بەر نەزەری موامەرە هەبێ هەندێک پۆتین دەسیزەی دەستی ئەمریکایە بۆی کەوا دووبارە لە ئەوروپا دەستی باڵا پێیا بکات نا بەڵام بەبڕای من پوتین وەکو دەسەڵاتدارێکی شەرفرۆش کە محاسبەی غەڵەتەکە میسکالکولیشنەکە ڕێک هەموو ئەو کارانەی یعنی بەرهەمی شەڕەکەی هەموو ئەو بەرهەمانەیە کە لە دژی قازانجی پوتین و دەوڵەتەکەیەتی وە بڕا من ئەگەر ئەم شەڕە تەواو بێ لەوانەیە ناتۆ ئەو حاڵەتی جارانی نەمێنێ یعنی مەسەڵ ئەوروپا بە تایبەت ئەوروپا زۆری حەز لە ناتۆ نیە ڕاستەکەی فەرانسە چەندین جار تایسە پێشنیادی ئەوەی کردووە کە لەگەڵ ئەڵمان هێزێکی عەسکەری هێزێکی نظامی هاوبەشی ئەوروپاییان ببێ
یعنی بە بۆنەی ناتۆ ئەوروپا زۆر مەجبورە زۆر مەرایی بکە بە ئەمریکا لە حاڵەکە زۆری پێ خۆش نییە لەبەرەوە بە بڕای من ئەگەم شەڕە تەواو بێ لەلایەکۆ پوتین ئیتر ئەکەوێتە سەر و لێژایی یعنی ئەوەی کە تۆ باست کرد ڕۆژەکانی کەوتوتە ژمارە ئەو کاونتداونە سریعترە بێتەوە لە خودی رووسیا دوایە حتا بەحسێک بازە کەسێک باسیەوە کە نەگوەک تێۆری پیلان تەوتە معامرە باسیەوەکەن ئەڵێن ئەرتەشی رووسیا حەزەکەن بەم شەڕا کارێکی وا بکەن کە پوتینیان لە کۆڵ بێتەوە لەوانەیە پوتینیان لە کۆڵ بێتەوە بەڵام بێژگەلەوە لە ئەوروپاشا بە بڕامن یعنی ئەم ئینهایەتی ئەم شەڕا بێتە باسیەوە کە ئەوروپا سربەخۆتر بێ لە لەحاز گاز و نەوت و ئەوانەوە چون کاران لە مەسان لوبناان و ئیسرائیل و مصر و ئەمانە لە بەحری مەدیتەرانە خەریکن نەوت و گاز دەرتن بە تایبەت گاز لەوێ خۆ دوو بگوسە تا ئەوروپا منزڵمە ئەم شتانە مراتب ئەگۆڕێ لە قازانجی ئەوەی کە ئەوروپا بێ بە وەحدەیەک بڵێن دەرەجە یەک لە نەزمی جەهانیە و ئەگەر ئەمە بێ باشتر لەوەی کە ئەمریکا بە شەڕ و کێشە و هەرا ببێ یا مەسەرەن پوتین بێوێ مەسەران کارێکی وا بکە کە بەشکم دیسان ترامپ و دیسان جمهوری خاکان ریپابلیکان لە ئەمریکا بێنە سەرکار و یعنی دوو بەرەی ڕاست لە دوو بەرەی ئولترا ڕاست بڵێن لە رووسیا و لە ئەمریکا بکەونەیەک لە دژی پێشکەوتی ئەوروپا ئەمانە بە بڕای من ممکن لە حاصلی شکستی یا بڵێن حاصلی تەواوبوونی ئەم شەڕە بێ تەواوبوونی ئەم شەڕە وتم حاڵەتێک شێوەیە کە تەرەفەکانی کارێکی وا نەکەن کە پوتین شکستی خوارد بێ گەرچی بازێکیان واڵن مەسەن بازێکیان ئەبێ شکست بخوا بەڵام ئەمانە لەوانەیە ڕەجەسخوانی شەڕ بێ لەوانەیە باشتر وا بێت کە کارێکی وا نەکەن بە پێچوانە ڕێگەی دەرچوونێکی پێنیشان بدەن و شەرەکە تەواو بێت کەم شەڕە بەڕاستی هیچ معنایەکی نییە بەڵام ئەگە پرسیارەوە بێ کە چیکردن بۆ کۆتایی هێنان بەم شەڕە بەڵێ منەوە دوا پرسیارمەوە بەڕاستی ئەمێ باس بەرنامەکەش بۆ تەواوکەین چی بکرێت ینی ئەگەر چەپێک لە دنیای وجودی هەیە و ئێوە کاریگەر بێت لەم دۆخەیە چی بکات بەبڕا من بێژگە لە مخالفت لەگەڵم شەڕە لە سەرتاسەری دنیا بە هەر جۆرە ئەکرێ دوو شت زۆر مهمە لەلایەن خەڵکی دنیاوە ئەگینا ئەوانەی ناتۆ دەوڵەتی زلنسکی ئەوانە چیەکەن ئەوە بەدەست من و تۆ نییە بەڵام ئەوەی کە بەدەست کەسانی وەکو ئێمەیە دوو ڕەوتە یەکێ ڕەوتێکی خەباتکارانە لە کۆمەلگای رووسیا کە تەبانەگە حاڵەتی شۆڕش پیا بکە وەک ئێران کە زۆر باشترە بەڵام لانیکەم دەسەڵاتی 20 ساڵە 20 چەند ساڵەی پوتین بڕوخێنە دەسەڵاتی 20 چەند ساڵەی پوتین ئەگەر بڕوخێنێ بە هەرحاڵ ئەو لایەنە زیدی ڕۆژاواییە لە کۆمەلگای رووسیا کزە بێ و ئەو لایەنەکە زۆرتر تەماولی هەیە بۆ کە لەگەڵ ڕۆژاوا نێوانێکی تەمەدونانەی بەشەری بێ ئەوە زیادەکات لە رووسیا ئەو لایەنێکی لە رووسیا بەڵام لایەنێکی تریشی سەرکەوتنی شۆڕشی ئێرانە بەسەر جمهوری ئیسلامیە بە بڕای من جمهوری ئیسلامی بڕوخێ لایەکی ئەو شەڕە ڕووخاوە منزڵەوە نییە پەهبادەنێرە یا مەسەڵەن درۆنەنە درۆن هیچ نییە بەڵام دەوڵەتی ئێران بڕوخێ رووسیا شوێنێک لە دەسەدا کە زیاتر لە 150 ساڵە شوێنی نفوزی رووسیا بووە لە ئێران ینی مەسەن لە 1970 بەملاوە رووسیا لەگەڵ ئینگلیز ئێرانیان دابش کردو بە خەت کە لە کوێ بەرەو ژوور منتەقەی نفوزی رووسیا بێ لە کوێ بەرەوخوار منتەقەی نفوزی ئینگلیز بێ تەبانەوە نەماوە بەڵام ئەوە نەماوە بە معنایەک بە قازانجی رووسیا ئەوە ئێستا چوەتە پێش لەبەرەوە ئەگەر جمهوری ئیسلامی بڕوخێ بە بڕای من لایەکی لێ بێتەوە پوتین و دیکتاتۆری نا پوتین و شەرخوازی پوتین و ئەوە لایەکی لێ بێتەوە چونکە ئەینەن جمهوری ئیسلامیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو حسابەی هەیە پێی وایە ئەتوانێت بێ بە دەسەڵاتی دەرەجەیەک لە حاڵەکە ئەوە بەحسێکی ترە لە شوێنێکی تر بکەین
نە لە زمانی شاه نە لە زمانی جمهوری ئیسلامی نە هیچ وڵات هیچ دەوڵەتێکی سەرمایه‌داری ئەگەر ببێ دوای جمهوری ئیسلامی ناتوانێت ئێران بک بە دەسەڵاتی دەرەجەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەتوانێت بیکا بە دەسەڵاتێک نەک دەسەڵاتی دەرەجەیەک پوتینی شەروایە یعنی رووسیەش منزورم هەروایە لەبەرەوە ڕێگەیەک کۆتایی هێنان بەم شەڕیشە ئەوەیە کە ئەم شۆرشە لە ئێران سەرکەوێ و ئەمە بێتە هۆی هاندانی خەڵکی رووسیەش بۆ ئەوە کە کۆتایی بێن بەم شەڕە و کۆتایی بێن بە دەسەڵاتی پوتین. کۆمنتی هاوڕێک هەیە لێرە هەر چار بە بیخوێنینەوە ئەویش ئەڵێ من لەو باوەڕەدام کە بەرەی مقاومەت و زلنسکی خۆی لە بەرەی ناتۆدایە رووسیەش کە بەرەی بەرامبەرەتی من ئێستا نازانم بەڵام لەسەر لە سەرەتای شەڕەکەەوە مقاومەت جیاواز لە زلنسکی هەبوو. ئۆکەی ئەتوانێ وا بێ یعنی نەکەتوانێ وا بێ حتمما وایە حتمما دوو جۆر مقاومەت هەیە لە بێگومانەوانە نابێت یەکەڵکرێ ڕێی ئێمە شەروا بوو کە دوو جۆر مقاومەت هەیە ینی شەڕ هەر بە تەنها دوو بەرەی نییە ینی هەر یەک بەرەی شەڕ نییە لە بینی دەوڵەتەکانە شەڕ لە هەمان کاتە وەک کاتی خۆی لینی نوتی لولەی تفەنگەکانمان وەرجێڕین بەرە و دەوڵەتەکانی خۆمان ینی لە حاڵێکە ئەبێ بانگەواز ئێستا بۆ جێشی رووسیا هەوە بێ کە لولەی تفەنگەکانیان وەرجێڕن بەرە و دەوڵەتەکەی خۆیان بەڵام لە ناو ئۆکرانیایە خەڵک کە داکۆچی لە ماڵ و حاڵی خۆیەکە ئەوانە چۆنی تەقەبکە لە دەوڵەتەکەی لە هەمان کاتە شتێکی تۆزێک نامەنتقی و نامعقول دێتە بەرچاو کە ناکرێت ئەوە ناکرێت وڵاتێکیکەی داگیر کردووە ئەگەر ئەمە منطقی دنیا بێت و بە منطقە بچینە پێشەوە و مقاومەت لێرەیە کارێکی نامەشروع بێت و هاوکاریکردنەوێت لەگەڵ ناتۆیە نازانم ینی ئەوە بە جۆرێک دیدێکی زۆر نادروستە بۆ ئەوەی کە چی مۆراڵ و چی مۆراڵ نی لە دنیای ئەمڕۆیە حتون وایە بەڵام من ڕاستەکەی ئوکراین وەک وڵات چاو لێ ناکەم وەکو کۆمەلگا چاوی لێ یەکەم دقیقا ڕاستە ئوکراین لە ساڵی ڕابردووە وێران بووە یعنی ئەمە شتێکە تو بە چاوی بینی وانە خود زمانی تێزارەکان نییە بە 4 مانگەم جا خەبەرێ بگاتە شوێنێک تو هەموو ڕۆژەکەی بینی ئەو کۆمەلگا وێران کراوە بەدەست کێ وێران کراوە خۆ ناکرێ بڵێ زێلنسکی کۆمەلگای ئوکراینی وێران کردو یا زلنسکی کۆمەلگای رووسیە وێران کردو ئەخنیە یعنی واخان یەکێک لە شتەکان کە بە دەرەری پوتینەوەیە کە ئەڵێن ئوکراین پێش ئەم شەڕە هیچ هەڕەشەیەک نەبوو لە رووسیە یعنی ئوکراین نەتوانێت هەڕەشە بکە فەرقی هەیە لەگەڵ 2014 بۆ 2014 بازە کەسە دەتوانن بڵێن کێشەیەک بوو وەختە لەسەر دەوڵەتی کیێف کە دەوڵەتێکی سەر بە ڕووس بێ یا دەوڵەتێکی سەر بە غەرب بێ ئۆکەی بەڵام 2014 مەسەڵەن بڵێن 9 ساڵەوە پێش بوو لە توولی 9 ساڵی ڕابردووە یا بڵێن لە دەورەیەکە کە ئێستا ئەم شەڕە دەست پێکراوە مثلا ساڵێک 2 ساڵ پێش ئەم شەڕە زلنسکی یا دەوڵەتی ئوکراین هەڕەشەیەک نەبوو بۆ رووسیا یەکێک ممکنە بڵێ بەڵام زۆری هێناوە بۆ ئەوانەیە کە بە رووسی قسەیان کرد ئەو کێشەیەک بۆ ئەکرا چارەسەر بکرێت پێویستی بۆ نەبوو پوتین لەشکر بکێشێ و ئەو وەزیەتە بەسەر کۆمەلگای ئۆکراین دەربێن لەبەرەوە بە بڕای من ئینسانی عەداڵەتخوا ئینسانێک کە دڵی بۆ ئینسانیەت لێدا ناتوانێت ئەم کێشەی بینی دەسەڵاتە سەرمایه‌داریەکان کە وڵات بە وڵات کۆمەلگا بە کۆمەلگا وێرانێکا وەکو سووریان وێ خە سوورێشە رووسیا وێرانی کرد رووسیا و جمهوری ئیسلامی سووریان وێران کرد بەڕاستی ئوکرانیشیان وێران کرد سوورێشیان وێران کرد و دواش بە بڕای من ئێستا شەڕێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە ساڵی 2015 دەستی پێ کردووە لە هێرشی عەرەبستان بۆ سەر یەمەن کە لەم لاوە جمهوری ئیسلامیش هەیە ئەوە شەڕەکە کە هێشتا نەکوژاوەتەوە یعنی مەزورمەوەی وان نییە کە دنیایەکی سوح و سەفا بێت لە هەموو لایەک شەڕ هەیە بەڵام بە بڕای من شەڕی ئۆکراین لایەنە جیهانیەکەی جار گورچکبر بووە یعنی هەموو کەسێک لە گیرفانی خۆیان زانیوێتی کە ئەم شەڕی ئۆکراینە چ زەرەرێکی داوە مەسەڵەن ئەو جارەکە باسمان کردوا بدام خەت تەماتە گرانەوێ یا
ئەوە گرانە بێ خۆ ئەمە یعنی ناکرێ بڵێ شەڕی ئۆکراین تاسیری نەبووتە بەڵام مەزوو وایە حتا دوکاندارێکی بێئینسافیش لەم وەزعیەتە شەڕاشۆیە کە لە دنیاە کەڵ گۆرەگرێ بۆ ئەوە کە مشتەرەکەی خۆی بڕوتێنێتەوە معلوم ئەگەر هۆکاریش نەبێت شەڕی ئۆکرانیا بەهانەیە بۆ ئەوەی تر جلفانی خەڵکی کاگەر و زەحمەتشێت لە دنیا داتەچێن و بەری پێ بگرن کە تا ناڕزایش دەربێت ئەم کلمە بەهانە من مشکلێکم لێ هەیە نەدام لە زبانی ئینگلیسیا پریتکست هەیە و ئەکسکیوز هەیە ینی پریتکست شتێکی واقعیە ئەم شەڕی ئۆکراینە واقعیە بەڵام کەسێک کەڵکێکی لێوەرەگرێت لە جێگەیەکە کە لازم نییە و کەڵکە لێوەربگرێ ینی بیانۆ نییە واقعیە بەڵام واقعیەتێکە کە هینی لەوەخا کەڵکی لێوەرگرێت بە ناحەق کەڵکی لێوەرەگرێت ئەلان بەشێکی زۆر مەسەڵەن لە سەرمایه‌دار حتا سەرمایه‌داری بچووکەوەی کە پێڵێن ڕیتەیلێر مەسەڵەن فرۆشگای چکۆلەش لەم وەزعیەتە ئیستفادەیان کردو بۆ داتەکاندنی گرفان و معیشەتی مەسەڵەن تەقاعودەکان و کرێکارەکان شتێکی زۆر هین بوو وابدام جارێک گەڕامانەوە لە بەریتانیا 9 ملیۆن کرێکار مانگرتنیان کردە ڕۆژ لەوە پێش داوای ئەویان وتیان هەڵاوسان تقریبان بۆ بە ئەوەندە دەرسەد لە ئینگلیسا یعنی بەو حسابە ئەگەر مەسەڵەن کەسێک 1000 پۆند ماگانە وەرگێ 1000 پۆندەکەی 140 کەمەکە ئەوەی کە بتوانە شتی پێ بکڕێ یعنی 140 کەم بکە یعنی سیێنێ ئەبێتە 600 نادام وای لێدێ 600 پاوند 600 پاوند دەوان داوای ئەویان کەوتیان حەقدەستمان حەقدەست هەموو ساڵێک زیاد دەکرێت مەسەن لە ئینگلیسی و لە سوێد و لەوانە وتیان بۆمان بکەن بە ئەندازەی هەڵاوسانەکە دوایە ڕشی سوناک وتی چۆن وا بکەن ئەگە وا بکەین هەڵاوسانەکە زیاد دەکا کرێکاران یا بڵێن یەکێتێ کرێکارەکان سندیکاکان جوابیان داوتیان وە دێرە تۆ لە شتی ئەلفوبێ ئابووری سەر دەرناکەی ئەگەر تۆ حقوقی ئەمە زیاد بکەی ئێمەش زیاترش تەکرێن ئەوە اقتصاد وەزی ئابووری باشترەکان ناوەی تۆ کە ئێمە فەقیر بکەین نەتوانین حتا تەماتێش بکرێن ئەمانە واقعیاتێکی یعنی ئەگەر کەسانێک زۆرتر لەباری فەلسەفی و زۆرتر لەباری لێکدانەوەی عجایب و غەرای بۆ بچن بۆ شەڕی ئۆکراین ئەوانە فەرقان هەیە لەگەڵ کەسانێکە معیشەتیان یا گیانیان یا ماڵیان تۆ تەماشاکە بازە ژنێکی پیر لێ پرسنەڵێن تۆ ناڕۆی ڕناکە ئاخ ملیۆنێک کەس لە ئۆکراین هەڵاتون بەدەست شەڕەوە و تۆ یاخە من بۆ کوێ بڕۆم ئێرە ماڵی منە یعنی ماڵە ڕووخاوەکەشی هێشتا پێ باشترە لەوە کە دەرچێت چونکە ناتوانێت دەرچێت یعنی ئەم هەموو فەجایە ئینسانیە کراوە لەوێ هێشتا بازە کەسێک ئەچنە معادلەی ئەوە کە ناتۆ چی کردو و زلنسکی مەسەڵەن نەوعی بیرکردنەوەی زلنسکی چیە و خوانە باشە پێشکەشەوە بەلایەک بەڵام بەلایەک کۆمەلگایە و ئەو ملیۆنها خەڵکە ئاوای لێ بەسەر هاتوو پوتین کردوێتتر مارحاڵ بن پێم وایە هەڵوێستی دروست کە ئەگەر هەتا لە ئاستی هەڵوێستیشا قسە بکەین هەڵوێستی دروست لە بەرامبەر جەنگێکە کە خوڵقاوە ناتوانێت بە دەربێ لە ئیدانەکردنی ئەو کەسێک کە جەنگەکەی دەست پێ کردووە و پشتیوانیکردن لەوانەیە کە ئەم جەنگە لە نزیکترین کاتە کۆتایی بێت چه ئەوانەی لە ناو ئۆکرانیا مقاومەتەکەن و چه ئەوانەی کە لە ناو رووسیاشا جوڵانەوەیەکی ئاشتی خوازانەی گەورە لە ناو رووسیا مۆجودە و هەیە کە ڕۆژ بە ڕۆژ پەرە ئەدرێ ئەوە جێگەی خۆشحاڵیە بەڵام هەڵوێستێکی دروست ناتوانێت بە دەربێت لە پشتیوانیکردن و لە هاوسەنگەربوون لەگەڵ ئەو هێزانەیە کە لە بەرامبەر ئەم شەڕیا وەستاونەتەوە کە دیارامە بە معنای هیچ کاتێک چاوپۆشیکردنیش نییە لەو تاوانانەی کە ناتۆ یاخود هێزە سەرمایه‌داری گەورەکانی دنیا ئەنجامیەدەن بەڵام لە مەسلەی ئۆکرانیایە هەڵوێستی دروست ناتوانێت لەمەوە سەرچاوە نەگریا خۆمە یەشێک لە پرینسیپە بناغەیەکانی نەبێت جنایەتەکانی ناتۆ بە بڕای من مەسلەی تەنیا مربوط بە شەڕی ئۆکراین نییە نابێ گومان وایە یعنی بەداخەوە من دیومە کەسانێک یا
جەرایاناتێک کاوە مەسەڵەن وەکو ترازویەکیان داناوە وردی لەم شتە خەنە سەر ئەم تاترازۆکە کەی ناتۆیە شتە خەنم تاترازۆکە کەین پوتینە هەوڵدەن بە جۆرێک وای لێ بکەن کە وەکو یەک وابێ ئەربابە ئەمە کەی ئیشی تۆی ئاخر ئەمە کەی کاری تۆیە تۆ حسابیەوە بکە کە پوتین چی کرد بە کۆمەلگای ئوکراین ئەوەی کە ناتۆ چی کردو بە دنیا ئەوەش حسابێکی ترە باشە بڕۆ قسەی لەسەر بکە بەڵام ئەمە چییە ئەمە بۆ واکەی بۆ واکەی کە گوایە پوتین و ناتۆ وەکو یەک تاوانبارن یا وەکو یەک بێتاوانن هەردووکیان تاوانبارن چون هەردووکیان لە زۆر جێگەی دنیا ئێستا سەرچاوی شەڕن بۆ مەسەڵەن یەکی وەکو من بۆ ئێستا باسی چین ناکەم بەم جۆرە خۆ چین لەبارەی چەسانەوەی چینی کرێکار و بەڕا من یەکێک لە خراپترین شوێنەکانی دنیاە سەدان کرێکار سەدان ملیۆن کرێکار ببەخشە سەدان ملیۆن کرێکار لە چینە حەقدەستیان وهەیە کە تۆ لە هیچ کوێکی دنیا نایبینی و ئەمە نەتەنا بۆتە باشیەوە مەسەڵەن لە ئەوروپا و شتەکان ببن بۆ چین یا ئەوانە لەوێ تەولیدی بکەن بۆ تباعسیەوە کە چینی کرەکان لە ئەوروپاش کە 100 ساڵ توانێتی حەقدەستی خۆی باتە سەر ئەلانیت ناتوانێت حەقدەستی خۆی باتە سەر یعنی ئەم چەسانەوە کە لە چین ئەکرد لە چینی لە چین ئەکرێ بەرامبەر بە کرێکاران بۆ تباعسیەوە کرێکان لە باقی وڵاتانی دنیاش وەزعەتی ئەوەی کە پێڵێن چی پێڵێن قدرەتی چەنە لێدان یا قدرەتی مذاکرەی هاتووەتە خوارەوە ناتوانێت ئەڵێ مەسەڵام فەرزکە من لەم سوێدا چونکە من 5 ساڵ لە فابریکەکە کارم کردووە کە ئەو فابریکە ئەوت نیان بر بۆ چین بەڵام بردیان بۆ باڵتیک فەرق ناکەم یعنی لە سوێدەوە وەختێک فابریکێک هەڵەگرن ئەیبن بۆ باڵتیک یا ئەیبن بۆ چین مەسەڵ ئێرکسۆنیان بردو بۆ چین معناوەتە جەماعەتێک لە سوێد بێکارە بن ئەو جەماعەتێک کە بێکارە بن تەنیاوە نیە و جەماعەتە بێکارە بن ئەوانە تیژ کاریان هەیە ئیتر ناتوانن داوای ئەو کەنج کە ساڵی لە 100 حەقدەستیان بەنە سەر ناتوانێت بگویان ناکەنێت بەڵام ئەمریکا لە چینە ئاکرێ شتێکە وەک ئەڵێیت هاوڕێ ئەوەی کە پۆتین کردوێتی لە بەرامبەر ئوکرانیا شتێکی ترە ئەمەیان تر تاوانێکە پێویستی داوانەیە قسەکەم ئەو نەتولی کێشاوێکە خراپ حاڵی منی شەرەوە بۆ من بە ئایستا کەسێک وەکو کەسێکی عەداڵەت خوارد بۆ ناڵێم دەوڵەتی چین شەرفرۆشە چونکە دەوڵەتی چین شەرفرۆش نییە شەرفرۆش نیە تایوان کە 70 ساڵەها لە بەردەسیا و هەموو ڕۆژێکە توانێت بیبا قوتی بدا نایکا لەبەرەوە حەز ناکات لەوە یعنی حەز ناکات بەوە تووشی کێشە و شەڕ ببێ ئەگنا بەڕاستی ئەمریکا زۆر ئامادەیە بۆ لەوێ شەڕێک هەڵگرسێنێ زۆر باش دەست خۆش هاوڕێ فاتح شێخ بەڕاستی باسەکانەوەنە بڵێن بە تام و چێژن هەموو کاتێک ساعتەکەمان تی ئەپەڕێ و چارەکیی لە کاتی خۆی زۆرتر ڕۆیشتوین بەڵام لەمە زیاتر بەنامەکە درێژە بێتەوە بۆ ئەوەی کە بەڵێ چی بکەم ئەڵێ من داوای لێبوردن کەم بە پێچوانەوە بە پێچوانەوە من بە پێچوانەوە وڵام مەبەستمەوەی بەداخەوە کە ناتوانین لەمە زیاتر بەرنامەکە درێژکەینەوە بۆ ئومێدی کە بتوانینەوە باسانەی کە نەکراون لێرە لە مناسبەتی تر و لە کاتی ترە بچینە سەریان و ورتر لە سەریان بدوێین و زۆر سپاس دووبارە بۆ ئەو فرسەتەی بەێمەدا بۆ منی زۆر سپاسی تۆ سپاسی کاناڵی هیواکەم بەڕاستی حەزمەکە ئیمکانی وا بواە بەڕاستی مسامن تۆ ئیمکانی زیاترمان بواە بۆ کەڵگۆرگرتن لە میدیا لە تەلەڤیزیۆن بە تایبەت بەشمان کەمە ینی بەداخەوە بەشمان زۆر کەمە ئێوە خۆش و شەوتان خۆش زۆر سپاس زۆر سپاس دەکەم بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان دیدارێکی تایبەت بوو لەگەڵ هاوڕێ فاتحی شێخ لە تێپەڕبوونی ساڵێک بەسەر جەنگی ئۆکرانیا بینەری بەرنامەکانمان من وەک لە سەرەتاشە ئاگادارم کردنەوە هەفتەی داهاتوو بە بۆنەی نزیک بوونەوەی 8 مارسەوە هەر لەگەڵ هاوڕێ فاتحی شێخ سەبارەت بە کارگەران و
جوڵانەوەی ژنان یا جوڵانەوەی کارگەری و ژنان لێکەڵپێکانی ئەم دوانە پەیوەندی ئەم دوانە بەیەکەوە بەرنامێکی تایبەتمانە بێ. بینەربان بن کەناڵی هیوا سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن و تا کاتیشی ترکە یەکترە بینینەوە بە شادی و کامەرانی تەنەسپێت.